چی بگم؟ افغانی فاش چیه؟ From Syria. روسیه؟ افغانستان؟ باید بگی نه بگی اشرف غنی تر خدا جلومر کرد تر خدا سرنگون کرد کشور مباچ خراب کردی تو بی بوده عبدالله تامپر Bravo. رضا خوشه یارمەتی هەموو خەسەکەیان هەموو خەڵکە یارمەتی یەکتری ئەیە خەڵکەکان ئێرە زۆر بەڕێزن ڕێز لە هەموو کەسێکە گرن زۆر سپاستانەکەین سپاسی هەموو خەڵکەکانەکەین دەیخوا حەفیزانەوە منیش بووم ئایدیا Bravo. Thanks. من ئێوە زۆر ڕێک و پێکن ئەمە حەزم حەز لە ئەم وڵاتە زۆر خۆشە